ماوەی چەند ڕۆژەکە فڕۆکە زەنجەکانی سوپای تورکیا بۆردومانی گوند و ئاوایەکانی بناری قندیل و برادۆز دەکەن. هاوکات شەوی ڕابردوو جارێشتر تۆپخانەکانی ئێران لە 3 کاتی جیاواز بۆ ماوەی 2 سەعات زۆر بەچڕێت تۆپبارانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانیان کرد لە سنووری باڵەکایەتی. بەهۆیشەوە 2 هاوڵاتی بریندار بوون و زیانی زۆری ماڵی بەرگ و نشینان و کۆچەریان و جوتیارانی ئەو ناوچەیە کەوت. دوو زانی لێدا لە بینێ مەغریب و حیشاوە لە گۆمەهیشی لێدا تا تەکانی سۆچی کردبەوە تقریبا نیم ساعتە تۆپبارانکە کردبوو ئەمە چوون و ناومارە گوتمان ئینشەڵا سە لە گۆڕێنە دووبارە لێداوە ئەگە لێداوە لەمانە دەرسی هەردێن لەمارە بنێ خۆ لەمانە کۆنداری خوا بدوینە ڕاست ساتنگ بەو قسەی کرد لەمارە مام حامید شیدا بنێ ڕەشمارەکەی هەموو کونکونیشک بۆ شەش حەوت بزنی کوشتیا لە ناومارە لێ تنشتێتەدا لەوێتەدا لە لێ هەیتەدا ئەمەش هەر تاعاتین تۆپی تاوێتن خڕاوەیەک لە هەوارتەکەن ئەو حیسانانە ئەو توڕمبێلانەش خڕ ڕاوەستا بوون هەراتین ئێهلێش هەراتین هەتا گەروە شەورەی مار و حار و خڕین پەچێشت ئللا حیسان هاتی والله ئەمە شەوێ دیکەنی سەعاتی هەشت شەوێ بوو ئەمە ڕاین کرد ئەمە ئەو حالەمە هەمە هەراتین ئەمە سیاری هەمی هینا لێرە هاتین ئەو مەزرای هەتا و کسبێنی ئەمە لەو سەرۆژمە ڕووماراتین هەموو بریندارە هەڵام دوو ژنیشی بریندارن. ئەو ناوچانی لەلایەن تۆپخانەکانی ئێران تۆپباران کرا هەر یەک لە سنووری گوندەکانی گوندەژۆر و سۆرک و کوونەڕێ و خڕەبەرد و گۆمەهیشک بوون لە سنووری قەزای چۆمان. هاوکات گوندەکانی ئێنزە و گەلی چەورە و شیناوە و سوورەدێ و بایاوان و قەڵاتووکان لە بناری قەندیل لەلایەن فڕۆکە زەنجەکانی تورکیا بۆردومان کرا. کۆماری ئیسلامی ئێران ئەمە تۆپباران کردین لە مەڕ و لە مار و لە سەرۆت و لە هەموو تشتەوەی تۆپباران کرد بە گوند و بە مەڕ و بە هەموو تشتەوە لێدا تا دەوری سەعات دەی هەر تۆپبارانەکە مستەمر بەردەوام بوو. ئەمەش ئێستا هاتنی ئاوەرە بووین هاتنیێرە هەوڕۆکە ئەگەر لەبار هەندەی نەبی ئەگەر لەبەر تۆپخانە ئەمە تۆپە ئیرانی نەبن ئەمە هەوڕۆکە کوتینێ هەوکە بەهواوینەی چیفارستان و گۆمەهیشک و کانی سۆرک و سویلەخەل و خڕەبەرد و ئەو شوێنە لە دوو برینداریشی لێکەوتەوە و بەو هۆیە شەماڵەکان هەموو باریان کرد و تورکیا و ئێران لە ڕێگای فڕۆکە زەنجەکان و تۆپخانەکانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان تۆپباران و بۆردومان دەکەن بەدەیان گوندنشین بوونەتە قوربانی و لەسەر زێدی خۆیان ئاوارە و دەربەدەر و سەرگەردان بوونە و زیانی گیانی و ماڵیان پێگەیشتووە وێڕای دروستکردنی ترس و دڵڕاوچەی زۆر تا ئێستاش حکوومەتی هەرێم بێدەنگە لە بەرامبەر تۆپباران و بۆردومانەکان. ماوەی 2 ڕۆژە فڕۆکە زەنجەکانی سوپای تورکیا و تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران بەردەوامن لە تۆپبارانکردنی ناوچە سنووریەکانی باشووری کوردستان بە تایبەتیش لام ڕۆدا 2 هاوڵاتی بریندار بوونە و ژمارەیەکیان لەسەر زێدی خۆیان ئاوارە و دەربەدەر بوونە. ئسمان کورسات نیوز ناوچە سنووریەکانی باڵەکایەتی.